بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي آمين. برزان لدرزي كتازية أتشين السر تعريف كردني السنة. السنة هي الطريقة والسيرة محمودة كان أم مذمومة. طبعا السنة يعني الريقاء ياخذ الريبازيك أجر باش بي أجر خراب بيت باشا برايان. ومنه قول النبي صلى الله عليه وسلم وبلغش من بو أما بيغمر إخوة عليه الصلاة والسلام كأفرمي لتتبعن سنن من كان قبلكم شبرا بشبر وذراعا بذراع. ايوه شويني شوين بي ملتاني بيش قوتان اكون بي ببي ياخد بز ببز. اماش معناه چيه ليربو ما عندنا كلمه معناه كي ويك الريقو طريقه اجينيت اگر باش بي اگر خرابي. يما ليرب پیغمبر عليه الصلاه والسلام بو من باسكا افرمي ايوه شويني امتاني بيش قوتان اكون بس ببس، يعني سيكا حتى لو دخلوا جحر ضب لدخلتموه، يعني اوان ده تقليدك بشدة اكن لقل او الريق او الريبازة يا ابن اوان بتنا كوني بزن مجوكيكو اوش قطعني فيها اكن وكو يسو تقليداني ابن الجياني اسلامية برامبر بيباوران خلق شون تقليديانا كاتو فبويا زور زور جرينجا ايمي مسلمان بزانين. ام سنتيك اما باسيكين واتر ريقو ريبازيك اگر باش بي اگر خرابي وامش بشيك اسك فرمودك بما نقلك يعني جواهيدري اويا كزور جار انسان بالريق خرابك يا اروات وبور ريقيش كهل يبجيري. و أي طريقتهم في الدين والدنيا، يعني علماء فرمون ريقيان لجياني دنياو لدينشا. وبيغمر عليه الصلاة والسلام لفرمودي كتري صحيحة أفرميه من سن في الإسلام سنة حسنة، هر كسيك سنتك جوان دابيني لإسلاما فله أجرها وأجر من عمل بها. سواء رجع برادر بلين أوني وتعالى سنة الإسلام دابيني بابا اشتيكي جوان زندوكي تو كمردوه بنو من إيسا سنتي جو زبانا ام جيليك اسا زلامه بخوش مو كي نانجو زباني خواردوه يعني عقيقه يعني وي كمن الله دايك بحوتم يستزنوا بوتو قريك شي ام سنه مردوي زنو كرد بيتو ياخذ ايشيكي جوان دا ايني لنا وخز مكانيا كريكيكي خيره الله كاكا قري مشتيك مان لي قوما بحرم وان بيكو قصنكين باهيك كبي دم سبي مان بي راويشكار مان بي با سنوقك مان نبي خيركان مان يتياكو كينوا دزغيروي فقير وهجار وبيوجنون داركان مان بيبكين او ابيتا سنتك حسنه الين شي اميدا هنا الين والله حاجي فلان وقت خوي لهشتاكان وتبا اما بيكو بين خير وخيرات بيكو بكين اوهموا خير اوهموا نسبه كخلشي استخيري لكن همي بو اول رواتو او بريتينيا لو يقول والله لدينا شتيكي زياد كردو بخير بو ينسراوا وكوشتاني كلام روجغاري هي فله اجرها اجري او اجا واجر من عمل بها بعده اجري اويش اجا واجري اوانش اجا كلدواي اوان ايكن من غير ان ينقص من اجورهم شيء ببيع ويأجري اوان كم بيتوا خوي اوقرين قبرا هر ريقيكي خير ازاني بتعيبتيش علماء فرمون برايك جبان سوي بوم كرد برايك جبان سوي بوم كرد وتي كاتي خوي لمدرسه بوين برايك ابو ما مصايك ابو يد هاتشي منالي تمل هي اواني كحرف نازانن او انا بدنا لاي منه وتي مش زور ما في عجائب ما حز معنا كر او منالي متمكنه وحرف ناسي اخ دائما منالي زيركتر ايش باشتري لك يا وكلوي كمنالي هر هيج نزاني هر هيج اشتي سرواوي لم يشكي انا بيت وتي دوايلي ما برسيد مع ارمام وساتو ما بس اللي شيء لم قصوتي والله ابراهيم او حرفاني من فيريكم حتى رش قيامه قران بقينه وكلمه بقينه تو خير جيبهم نجا اما وي اللي كم حرف وفاتحه ان فيركم روجي حفظه جار بس لفرزكان اخنن بيت قلوي ثانيه القران اخن وتي ما والله تو ثانيه في الله يا ماكي جامه بس قليله لشي ايا علماء فرمون كاتك اتوي خير يبكي ولا لمن على كان يخوتو يا كم كس خوت فيريانك فيري سوره فاتحه يانك
فێری شتێک لە قورئانیان بکە کە تۆ یەکەم کەس بی چ جای بۆ مناڵی خەڵکیش ئەمە بکەی کەواتە کاتێک کە تۆ ئەم مناڵە فێری حرف و فاتحاکەی حتا ڕۆژی قیامەت ئەو بیخوێنێتەوە ئەجر و پاداش بۆ تۆ ئەنووسێ بەبێ ئەوەی ئەجر و پاداشی تۆ کەم کە وهی ئەو کەم کات بۆیە ومن سن في الإسلام سنة سيئة وهر کەسێکیش لە ئیسلامە سنەتێکی سەیئە دابێرێ وەکو ئەم قیباب و ئەم قەبرانی کە ئێستا هەیە خەڵکی ڕانەزری لە دەورەکە وەختی خۆی ئەمە یەکێک دایاوردووە خۆمە لە شەریعەتا نییە ئەسڵی دین ئەمەی نەوتووە تۆ بڕۆی داوا لە یەکێ بکەی کە مردووە یان خودگەری کی ئەمەی داهاورد بێ مەسەلەن لە جیاتیەوەی مردوو لە گۆڕستان بنێژرێ ئەم مزگەوتە من خودبەیتی ئادەم بڵێن ئەمە مزگەوتێ مهم بۆ مامۆسا عادل ئەلۆ ڕوگنەیە من بنەنە قەبر و ئیتر دوای هەر خەڵکێ بێ بڵێ مامۆسا پێویستمان بۆیە ئەمە چۆن ئەبێ لە کاتێکە مردوو لە قەبرستانە ئەبێ بنێژرێ بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ لا تجعلوا بیوتەکم مەقابر ماڵەکانتان مەکەنە گۆڕستان یعنی گۆڕستان نوێژی تیان ناکرێت فەچ جای ئەم مامۆستایە ئەم زانایە ئەم پیاوە بەڕێزە هاوردویانە ئەم ساحێب مزگەوتیان هاورد لە مزگەوتیان ناشتیان شتیوان چۆنە بێ برا بۆیە هەر کەسێک ئەم بەزمەیدا هاورد بێ ئەوە تاوانەکەی هەر بۆ ڕوا خنخن ئێواش هەتا ڕۆژ قیامەت خەڵک بەم شێوازە مردوو بنێژی ئەو تاوانی خۆی بۆ ئەڕوات فبويا زور جرينجا إنساني مسلمان أجاي له به كان عليه وزرها ووزر من عمل بها من بعده تاواني أو أنسري وتاواني أو أنش أنسري كالدواي أو دين من غير أن ينقص من أوزارهم شيء پیغمبر عليه الصلاة والسلام فرمي ببي أوي تاواني هيش لا كان كمكا هر وكو چون يكم فرع خيري هيش كامي كان كم ناكا لشاكي لخراب الشهر وايه فكل من ابتدأ أمرا عمل به قوم من بعده قيل هو سنة قيل هو سنه يعني أو ريقي داهنا هر ريقيك دروز بكري لنا وقوميك باش بي يا خراب بي ألين فلانكس أمر ريقي بومان دا هاوردو طبعا سنتش لمصطلح الشرعية خوش يستان سنة لزاراوي الشرعية يعني هي الهدي الذي كان عليه رسول الله صلى الله عليه وسلم وأصحابه أو ريقية كخدي خوش يسمان صلى الله عليه وسلم وحاول بريزكان لسريبنا شون علما بزانسها شوێنی سنت کەوی ئەبێ بە زانست شوێنی کەوی نابێ بە شەلم شوێرم شوێنی کەوی توی ترچی لە عەقڵ تابێ ئەوە بێ وئیعتیقادا و بە بیر و باوەڕ وقەولا و بە قسەکردن ئەبێ ڕەنگ داتەوە لە قسە تا سنت وعملا وأبي لكردوكاني اشتار رنگ داتو كواتە چوار خاڵەیە زۆر گرنگە هەر کەسێ شوێنی سنت بکەوێ یەکەم پێویستە بە زانست شوێنی بکەوی دووەم پێویستە ئیعتیقادت وابێ کە ئەم ڕێگەی تۆ گرتوتە ڕێگەیەکی خێرە سێیەم ئەبێ لە قسەکان تا ڕنگ داتەوە بە نمونەی سەکابراک بەلاتەوە ئەپژمی ئەڵێ ئەلحەمدوللا تۆ بێ بڵێ یەرحەموک ئەڵڵا نابێ بڵێ وەڵاوە لە دڵ خۆمەوە وتم نابی هەندێک شتێ ئەبێ لە ژیان تا ڕنگ داتەوە ئەو شوێنەی کە بریتیە لە سونەت لە واجباتەکان کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ مسڵمانانی داناوە وەکو چی وعەمەلەن وە کردەوەشی پێ بکەی ڕۆژانە لە کردەوەکان تا ڕنگ داتەوە سونەت بۆیە على سنن العبادات والاعتقادات لسنة عبادات واعتقادات بيويسا أو شوار خالة رنگ داتوا ويقابل السنة البدعة ولقل أمشات شي دجي سنة خوش ويستان بدعة حرشتك سنة نبي واتا بدعية أو بدعيش بأقلي إيما ألين شي أما باشا بيكين لكاتيك إيما ما مستاكمان بيشواكمان خوشويستكمان صلى الله عليه وسلم بالمؤمنين رؤوف رحيم بو إيما شتيكي كمي داناوا بۆ ئەوەی ئێمە ئیسفادەی لێ بکەین و سوودێکی زۆرمان هەبێ هەروەکو چۆن لەبیرتانە سێ کەس چوونە لای یەکێ لە خێزانەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پرسیاری عیبادەتیان لێ کرد و پرسیاری ڕۆژویان لێ کرد و پرسیاری شەو نوێژیان لێ کرد ئەوان وتیان باشە ئەمە یعنی لە عەقڵی خۆیانە بە کەمیان دانا لە عەقڵی خۆیانە وتیان ئەو لەکوێ ئێمە لەکوێ یەکێکیان وتی من هەر ژن نایەرم یەکیان وتی من هەتا مردن شەو نوێژەکەم یەکیان وتی من هەتا وەکو مردن هەر بە ڕۆژوو ئەبم هێنە ڕۆژووگرتن ئەو خێرەی هەیە ئەبەدە دەهەر بە ڕۆژووبی چکە مەمە ئیشی پێغەمبەرانیش نییە باشترین سیامی داوودە ڕۆژ نەڕۆژێ بووە دوای ئەوە ژنەهێنان ئەسڵەن کەسێک ژنایانێ کە نەخۆش بێ عوزرێکی شەرعی هەبێ ئەگەرنا کەسێک ژنێنیە خوای پەروەردگاریش لە دووەمەوە حیسابێکە مەثنا وثلاث وڕوباع نەچینە سەر مەوزوعەکە یەکەم ئەبێ هەر بێنی تۆ بڵێ وەڵام من هەژنانم لەبەرەوەی هەش بۆ لە عولەما ژنیان نهێناوە لەوانە شێخ الئیسلام ئیبن تەیمیە ئیمامی نەوەوی
زۆرێکی تریش لە معاصرین هەیە ژنیان نهێناوە بەڵام حتا ئەفەرمون شێخ الإسلام ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ حیدەتێکی تیا بوو ئەفەرمون ئەگەر ژنی بهێنایە ئەو تۆزە شیدەتەشی تیانە چکۆ ژن پیاو نەرمەکە حەفازەیە شیرە یعنی ئیتر جاروا هەیە تو خۆ دانا ئەڵێ ڕۆم و ئیسراحەت دەکەم سەیرەکەی کۆزێ خێزان ماڵ غەزوران لەوێ ناشوێری هیچ بڵێ تێگەی ڕەنگە دای خۆ بێ بڵی دایە سەرم ژانەکە ئەچمەوتی بەڵام غەزورە دانشە ناوێریەوە بڵێ کەواتە ژن پیاو نەرمەکە کەسێک بڵێ وەڵام من هەتا مردن شەو نوێژەکەم شوات چۆنە بێت پێغەمبەر عەلەیهی سڵاتو وسەلام فەرمێ من ژنی شێنم ئەشخەوم بە ڕۆژوش ئەبم و ئەیشکێنم من رغب عن سنتي فليس مني هەر کەسێکیش لە مەلادا لە من نییە بۆیە تووشی تەنەطوع ئەبێ تووشی گیری ئەبێ تووشی زۆر لە خۆنان ئەبێ لە کاتێکا پێویستی پێی نییە کەواتە سنەت یەکێکە لەو نیعمەتانە بۆیە پێغەمبەر عەلەیهی سڵاتو وسەلام بۆ ئەوەی نەسیحەتمان بکە ئەفەرمێ فإنه من يعش منكم بعدي هەر کەسێ لە دوای من لە ئێوە بژی ئەم خاڵە زۆر گرنگە بەڕێزان هەر کەسێ ئەفەرمێ لە دوای من لە ئێوە بژی وەکو ئێمە کە ئێستا مەم جیلەیە فسيرى اختلافا كثيرا زۆر اختلاف ئەبینێت یەکێ ناو خۆینا جیهادی یەکێ ناو خۆینا تەوحیدی یەکێ ناو خۆینا سەلەفی یەکێ ناو خۆینا سۆفی یەکێ ناو خۆینا ئەشعەری یەکێ ناو خۆینا ماتۆریدی یەکێ ئیخوانیە یەکێ قادیانیە یەکێ ڕافیزەیە ئەم هەموو ناوە ئێمە خۆمان بکەینە چی لایەکە بۆ خاتری خوا بڕۆین بۆ کوێ لە چی شوێنێ جێمان بێتەوە ئەوە ئیتر باسی دوکانی دنیایی مەکە بەناو دنیاوە دوکانیان داناوە لەگەڵیان نابی خۆشگوزەرانیش دەکەن کە قیامەتت دەدۆڕێنی ئەم هەموو ناوە فسيرى اختلافا كثيرا اختلافێکی زۆرە بینن دوکانداریەکی زۆرە بینن نان خواردنێک بەم ڕێگەی منەوە زۆرە بینن والله فەرموودەکە معنای ئەوەیە ئەمجا ئەفەرمێ فعليكم بسنتي ئەگەر نەتانزانی ڕێگەکە چییە شوێنی سنت کەون شوێنی ئەو کەسە مەکەون کەوا خۆی پیشانەدا سنەتی بێ شوێنی ئەسلی سنەتەکە بکەون فعليكم بسنتي یان سنەتەکەی من تۆ بێ ڕیش وەک پێغەمبەر دانی عەلەیهی سڵاتو وسەلام یان وەک ڕیشەکەی من وانە تۆ بێ شەو نوێژ وەکو ئەو بکە یان وەک شەو نوێژەکەی من وانە تۆ ئەبێ خوتواتی سیرەی مبارەکی ئەو هەڵگریتەوە یان شوێنی فلان عالم و فلان عالم کەوی نا بابە فعليكم بسنتي شوێنی سنەتەکانی من بکەون وسنة الخلفاء الراشدين المهديين شوێنی خەلیفە ڕاشیدەکان بکەون شوێنی ئەوانە بکەون کە لە دوای پێغەمبەر هاتن دینەکەیان زۆر بە جوانی گەیاند اینجا خۆشەویستان ئێستاکاڵێن باشە بۆچی بەنمونە ئیمامی عومەر شەهید کراوە ئیمامی عەلی شەهید کراوە ئیمامی عوسمان شەهید کراوە ئەوە دەلالەت لەوە ناگەیەنێ کە ئەوان عەدالەت نەبوونە دەلالەت لەوە ئەگەیەنێ ئەوەندە عادل بوونە دەرگەوانیان نەبوو هەر کەسێ ویست بێتی توانێتی بیان کوژێ وانە ئیسە تۆ دوژمنێکت هەبێ هەر پلەیەکی بکەمی هەبێ دەست پێگابی کوژی کاکەڵی معدەل دەتوانزە چەکداری لەگەڵای ئەگەر بۆم ڕێکەکەوێ ڕۆژێ بزات چۆ بۆت ڕێک ناکەوێت لەبەرەوەی ئەوەندەی حیمایە هەیە ئەوەندە بە شوێنی ڕێک و پێکاڕوا و سەیاری باشی پێیە و بەردەوام لە پارێزی خۆیاتی تۆ ناتوانانی تۆڵی خۆت بسەنی بەڵام پیاوێکی ساڵحی وەک ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێ ئەچێتە پێشەوە پێشنوێژی بۆ خەڵکە بۆیە ئەبوو لؤلؤی مەجوسی ئەتوانێت لە دواوە بە قەمەلەیدا دەبا ئەویش لەناو قەسر و قوسوورا بۆیە بزە ئەیانتوانی زەفەری پێبەرن هەر بۆیەش یەکێ لەو سونەتانی خەلیفەی موسڵمانان معاوی کوڕی ئەبوو سوفیان داهێناوە بریتیە لە دانانی حرەس و دەرگەوان بۆ کەسی دەسەڵاتداری موسڵمان لە ئەوەشەوە ئەوە داهات لە دوای لە کەیشتە سەردەمی موڵک کەیشتە دەست ئەو ئیتر خەڵک بۆی نەبوو لە 12 شەوا خۆی بکاتە ژوورا و کەس حرەسی نەبێ بۆیە دەوڵەتیان ڕێک خستەوە کەواتە خۆشەویستان ئێمە بێ شوێنی ئەو سنەتە بکەوین و شوێنی سنەتی خولەفای ڕاشیدە بکەوین ئەوان ئەتوانن وامان لێ بکەن ڕێنمونی دنیا و قیامەتمان بکەن و جەماعەتیش خۆشەویستان جەماعەت مەأخوذة من الجمع يعني لە چێ وەرگیراوە يعني لەوەی کە کۆ ئەبێتەوە وهو ضم الشيء بتقريب بعضه من بعض وەک چۆن بڵێ شتێکە هێنی هەنێکە نەیتە قەد هەنێکەوە ئەڵێن ئەمە جەماعەتێکە وانە ئەڵێن ئەمە جەماعەتە ئەمە کۆمەڵێکە ئەوە کۆمەڵە پیاوێک ئاواوە ڕۆشن یا کۆمەڵە پیاوێک ئاواوە هاتن ئەمە پێوتری چی ئەمە پێوترێت جەماعە فتایبەت ئێمە باسی مستەلەحی شەرعیەکەین یعنی جەماعەتی موسڵمانان بەڕێزان ئەمە زۆر خاڵێکی گرنگ و جەوهریە دائما لەبیرتان بێ بۆیە وهي مشتقة من الاجتماع الذي هو ضد التفرق لە چێ وەرگیراوە لە ئیجتیماع وەرگیراوە یعنی لە کۆمەڵکاریەوە وەرگیراوە زدی چییە زدی تەفرەقەیە تەفرەقە چییە ئەو حاڵەیە کە ئێستا مەیتیان طبعا والجماعة عدد كثير من الناس
وهي أيضا طائفة من الناس يجمعها غرض واحد كومل خلقي زور غرض يك كويانكاتو شتي كويانكاتو بنمونه خوشويستان أو هم جماعتان يسهي العالم إسلامية كأسا إما بشيكين لو مسلمان خوش ما بيو ترش ما بيه بشيكين لو وزعي كتيايا مسلمان تيايا جزرية سيك خواي برولغار فرمي واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا الله أفرمي هو جماعات بن كوبنوا خوتان ليك جا مكانه تفرق دروس مكان باشا پروردگار لقرآن أفرمي الذين يقاتلون في سبيله صفا كأنهم بنيان مرصوص پروردگار أفرمي أواني كتيكوشان وغزاء كان لبيناوي دينكي منا شوني كان صفا تخواي قولنا نكر أمي في خوش أيام الصفية كان يشكين ريك بينو شان دين شانيك وفي مانجود كين تناند لجنگ وجهاد وقتال شاناوي جماعتي لو لا والشركة جماعتي لم لا والشركة جماعتي لم ما حقوا جماعتي قال ما أنا خوارجنو أولي أو أهلي بدعي أولي ولا فاسقوا أما أوروجي إمتي كوتينا بويا پروردگار تناند لخودي غزاشا بيي خوشا إما دست جمعي بين والله هيج هي زيكنية بيك هو بيه برامبر هر شتي بقري إلا خواي قورة صريخة تو سيك الصحابة كان لبدرة لما نجي رمضان شافوا السركوتن 613 نفر بون شو كم جمعيكي مبارك ودليان ببان دليك وابو كأنهم بنيان مرصوص پروردگار فرميتي وكو ديواري دیواری مثل چۆ بێرە من قەڵایە دروستکەم 20 متر بەرزیکەمەوە مسی تواوەی تێ بکەم تەنانەت علمی تەکنۆلۆژیای ئەم سەردەماڵیە کیمیاییش تەئسیر ناکات لە دیواری مس تخوا وەرە ئێمە دیوار مس لەکوێ ئەم ڕۆژگارەی ئێمە لەکوێ ئەخەت وەرە یعنی ئەم مناڵ بازاڕیە سەیکە ئەم هەموو جەماعەت و تەفرەقە و ئەم هەموو حزب و گروپ و لایەن و وەکوڵ یەتەغەنا بلەیلا هەر کەس بۆ لەیلای خۆی گۆرانیەڵێ و هەر کەس خۆی بەڕاستە زانی و پەروەردگاریشە فەرمی الذين يقاتلون في سبيله أي في سبيل الله صفا يكرزوا يك ديوار كأنهم بنيان مرصوص وكو ديواري مسواب مسك كيميائي تأثيري تيناكا يعني قلايك أمندا محصنة أجر إنسان جماعات بيو بيك وبيو لقل يكا بيو برا بيو برايتي بكا دين سرخا وهيج كسيكجنية دين سرخا حظوظي نفسي خويا بيخوش ويستان فبويا لمصطلح شرعي شاء فرميه هي جماعة المسلمين وهم سلف هذه الأمة المرحومة المباركة من الصحابة الكرام أو جماعة تجبريتي خوش ويسان كلبيناوي الله شر عنكر وكو ديواري مس واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا واذكروا نعمة الله إذ كنتم أعداء فألف بين قلوبكم فأصبحتم بنعمته إخوانا الله من تكات السر أو أنا أو جيلي كم أفرمي وكنتم على شفا حفرة من النار فأنقذكم منها ولا لوارد وزخاب أو سو خزرج الله بمديني كلما كوا خلق ريزيلينا قردو هات مدينة وبونا مسلمان لدو زخرز قارتان بو دي دز بقرن بحبلي الله وبريتيا لا إله إلا الله ولا توحيد بويا كم جيلي سلفي أم أمة رحمة وبركة دارة بريتيا لها ولا برزكان وأوانيك شوين أوان كوتون بصدق وإخلاص وإحسان إلى يوم الدين يا كم براز قوي دوام بخويك لاي كردنا وبرايان أم دينا دوشتي زور قوري بيويستا يك بيويستا راز قوبي دو بيويستا خوت يك لاي كيتو ها إساكا بنونا جيبو نيوج عصر نالي أرجنك توبلي نيوجني والروبي من الروم بوي كورالي بو خاطر خوان نيوج عسره بويا انسان ابي خويك لايكاته ولا نيتاكاك اويك تو بيني امر لصحك كسي خويك لاي نكرتو بودين هر كسور ريغي چي گردو اولي چم چي بگرو با بروا يتربز حتا شو اروا همش ما نزاين بخوا هم باطله بخوا همش ما نزاين اور ريغي دينيه همش ما نزاين اور ريغي اسلاميه شو ممكن نيه پیغمبر عليه الصلاه والسلام بكم يكي كم لصحابه وهاولان اسلام بقي ان اسبانيا لمدي چن صالي چي كما يستاكي لما لك خمانه او قرمانيه لترسا بحقيقة برزان بيويسا بير لو بكينوا يكم شد بيويسا إنسان رازقوي تابي دوم بيويسا خويك لايب كاتوا حتى روجي قيامة الذين اجتمعوا على كتاب والسنة لسر قرآن والسنة كو أبنوا وصاروا على ما كان عليه رسول الله صلى الله عليه وسلم ولسر أو رياجيشن كبيغمري خوال سريبو عليه الصلاة والسلام يكم شد خوش إنسان زور جرينجا ما كان عليه رسول الله صلى الله عليه وسلم اعتقادا بعقيدة وعملا وأبي كردواب كان بخوا يسي ما كردواب ما نيبو يخلق دعاء مناك والله في شواكاني أم دينا بي كردوان
والله بێکردەوەن والله پیا وا هەیە خۆی بە باشترین خەتیب ئەزانێ خۆی بە باشترین زانە ئەزانێ مناڵێک پەرژینی قایم بێ لە ڕووی مناڵ کە ئەڵێ مناڵ هەر لە شەرعی شاوانە پێوترێت سبیان وانە سەبی هێشتا کە بالغ نەبووە مناڵێک چەنگ لە چزێ ئەدا لە مەجلیسێکا مناڵ یاری پێکە لە کەناڵێکا مناڵ یاری پێکە ئەوە بریتیە لەوەی کە ئینسان علم و اعتقاد و عملی هەبێ بۆیە زۆر گرنگە ئینسان پێویستە عەقیدەیە بێ پێویستە ئەو عەقیدەی کە باسێکا بۆ خەڵک ڕەنگ بداتەوە بابە گیان عەلەیکە بیتەئەنی ئینسانە بێ لەسەر خۆی بێ نابێت تۆ کەسێک بجوولێنێ نابێت تۆ گەنجێک وا لێ بکە غەڵەتت پێ بکە نابێت گەنجێک وا لێ بکە تۆ بە خۆت ئەڵێی من زیرەک و شارەزام ئەو هەموو عیلمت پێ چۆن کەسێک ئەتوانێ وات لێ بکە کە غەڵەتی گەورەت پێ بکە کەواتە عیلم پێویستە ئیشی تیا بکرێ ظاهرا وباطنا والله خۆشەویستان ئەگەر 10 ساڵی تریش خوا منی فەزع کرد واللهی لەناوەوە غەڵەت بوومە بۆیە لە دەرەوە خوا وام لێکات چووکەم دینی پەروەردگار نان و کەباب نییە هەموو دقی خۆت کەیتە مەطعەما نان بخۆی یەقینتان هەبێ لەوە معقول نییە خۆ من لە بەلعامی کوڕی باعورە منەوە باس خۆمەکەم ئێوەش هەر کەسێ هەرچی پێ مهم بێ خوا بەوە تاقیەکاتەوە ژنەکەتە زۆر خۆش بێ خوا بە ژن تاقی دەکات پارە زۆر خۆش بێ خوا بە پارە تاقی دەکات حەزت لە سەرۆت و سامان بێ خوا بە سەر و سامان تاقی دەکات حەزت بە مناڵ بێ خوا بە مناڵ تاقی دەکاتەوە حەزت بە ناو و جاه و مەنسەب بێ وەک بەلعام خۆ بەلعام پیاوێ چاک بوو بەس حەزێ کرد خەڵک وەسفیکە ئەوە نەحەزی کرد خەڵک باسیکە هەتا سەری لەو سەرۆ دەرکرد بووە نائیبی مەلیک و خوای گەورە وەکو سەگ پەرژینی قایم بێ لە ڕووتان ناویە بە زۆر گرنگە پێویستە ئینسان عەمەلەکەی لە ظاهیر و لە باتین ئاوا بێ چۆن ئێستا من مۆبایلێکم پێ ئاوا سەیرەکەم تۆ حەز ناکەم ئافرەتێ جوان و نازدار ئێوە بیبین نەڵێن های مامۆستا سەی چییەکە وانە ئەی باشە من بۆ مراقبەی تو بکەم مراقبەی ڕەب العالەمین نەکەم من بۆ لە تو بترسم لە پەروەردگار نەترسم وەکو شێخ عەبدولعەزیز توڕێفی ئەفەرمێ زۆرترین نەخۆشی و پەتای شوهرەت بە ناوبانگبوون ئەوەیە مراقبەی دەموچاوی خەڵکیەکەی مراقبەی ڕەب العالەمینت لەبیر نامێنێ لەبەرەوەی من کە کابرایەکەم خەڵک گوێم لێگرێ ئەبێ پێ نەکەنم بە ناڕێکی ئەبێ جلوبەرگ نەکەمە بەرم بە ناڕێکی ئەبێ قسە نەکەم لە مەجلیسا بە ناڕێکی لەبەرەوەی نەڵێ ئەتخوا ئەوە من حەزمە کرد بیبینم ئەوەیە لەبەرەوەی خۆم لای تو جوانکەم ئەی لە پەنها ناچۆنم پێویستە ئینسان لە ظاهیر و لە باتینا وەکێک بێ ئەگەر لە ناوەوە وەک ئەوە بی کە لە دەرەوەی واللهی خوا موفقت ئەکا بەڵام ئەگەر لە ناوەوە بتەوێ شتێکی تر لە بەندەکانی خوا بشاریتەوە و پەروەردگاریش وعدی داوە ئەفەحەسیبە الەذینە ئایەتەکەم لەبیرەوە چوو چێ لەبیرێتی ئەحەسیبە الناس ئەن یوترەکوا خۆ کەس نییە هاوکاریت کە جامە ئاەتێکە خەڵک بۆت ناوێت توش شەڕ گەورە بێ ئەحەسیبە الناس ئەن یوترەکوا ئەن یەقولوا آمنا وهم لا یفتەنون وا ئەزانن ئێوە ئەڵێن ئێمە ئیماندارین تووشی فیتنەتان ناکەین بە ئەڵڵا ئەوەی لەم مزگەوتە دانیشتووە هەمووی بە شێوازێ لە شێوازەکان تووشی فیتنە دێ تووشی فیتنە دێ قەسەمەن بیللا بۆیە فیتنەکانیش نەوعی هەیە وەکو عەبدوڕەحمانی کوڕی عەوف ڕەزای خوای لێبێ ئەفەرمێ ئیبتولینا بالضەڕاء فەصەبەرنا ئێمە تاقی کراینەوە بە زەرەر بە تەعزیب بە کوشتنی ماڵ و مناڵمان بە داگیرکردنی سەرت و سامانمان بە ئاوارەبوونمان بۆ ناو خەڵک خەڵکی زەکات و سەدەقەیدا پێمان لە مەدینە کردمانیانە برای خۆیان هاوکاریان کردین لە برسانە مردین سەبرمان کرد ثم ابتلينا بالسراء پاشان خۆشی و فتوحات هات دەوڵەتانمان فتح کرد هەنگوین و حەلوای دەوڵەتانی ترمان بۆ هات اینجا سەبرمان نەگرت اینجا کەوتینە شەڕەوە لەگەڵ یەکتریە ئەوە ئەوجی لە مبارەکەیە بۆیە پێویستە ئینسانی موسڵمان بزانین هەموو کاتێک پەروەردگار لە پەرێزی من و توایە تاقیمان بکاتەوە بۆیە گرنگترین خاڵێکیش ئەوەیە پێویستە ئینسان ئیعتیقاد و عەمەل و کردەوەکانی ظاهیر و باتنی وەک یەک بێ و یەکێکی تریش ئەوەیە خۆشەویستان وقد أمر الله عز وجل پەروەردگار ئەمری فەرمووە ببند إيمانداركاني وحثهم على جماعة والائتلاف والتعاون إما خواي قوري أمري بيمان كردو وتعاونوا على البر والتقوى أو كيتريشيا أي بارك الله ولا إما الله أمري بيمان كردو ألفت مان هذه تعاون مان هەبێ لەگەڵ یەکتری بەس نەک لەسەر ئەوەی کابرا خراپە من بڵێم یەڵا قەینا بە هەر بێ لەگە نا ئەبێ دەستی بگرم ئەبێ دەستی بگرم ئەبێ ڕێی پێ نیشاندم ئەبێ سەبرم هەبێ لەگەڵی نابێ یەکسەر زەربی سفری کەم و بڵێم با بڕۆ خوا حافیزی بێ ئەی بۆ کوێ بڕۆ ئەگەر تۆ ئەهلی حەقی ئەیدیتە دەستکێ ئەگەر تۆ ڕێگەی خێرت پێ ئەیدیتە دەستکێ ئیئتلافمان هەبێ لەسەر تەعاون و چاکە ونهاهم عن الفرقة والاختلاف والتناحر پەروەردگار ئەمری پێمان کردووە بە برایەتی و بە دەستبارگیری یەکتری و
نهی لێمان کردووە لەوەی کە لەگەڵ یەکا دژی یەک بین و چەقوو لە یەک بسوینەوە تەناحور یعنی ئینسان تەواوی تری لەوەیە بێ یەکتری سەر ببڕێت نابێ ئاوا بێ مسلمان. فقال تعالى پەروەردگارە فەرمێ واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا. پەروەردگارە فەرمێ ولا تكونوا كالذين تفرقوا واختلفوا. ئەزانی پەروەردگار بە من و تۆ ئەو اختلافەی کە باس ئەو هەموو نەوع ناوانەم کرد پێشیستا. پەروەردگارە فەرمێ ولا تكونوا كالذين تفرقوا. ئێوە وەکو ئەوان مەبن کە تەفرەقەیان دروست کرد. چییە؟ یعنی جوولەکە یعنی گاورەکان. تەمەن ئێوە ئیسازان 7 نەوع ئینجیل هەیە لەسەر زەویە. 7 نەوعی ئینجیل هەیە. هیچی لە هیچی ناکات. باشە هیچ نەوعێکی لە نەوعەکەی تری ناکە. هەر یەکی بە ڤێرژینێک و بە نەوعێ دانراوە. هەموویشی ئیدعای ئەواکە کە شوێنکەوتەی عیسای کوڕی مەسیح بێ عليه الصلاة والسلام. بويا پەروەردگار بە ئێمە فەرمی ولا تكونوا كالذين تفرقوا. ئێوە وەکەوانە مەبن کە تەفرەقەیان کرد. ئینسانی تەفرەقەچی خوای گەورە زەلیلێکە والله لەناو خەڵکا سووکێکە بیوێ مسلمانان تەفرەقەیان تێکەوێ. واختلفوا وتوشی اختلاف لە دوای چی؟ لە دوای چی؟ من بعد ما جاءهم البينات. لە دوای ئەوەی کە بەڵگەی ڕون و ئاشکرایان بۆ هات. ئەمە خەلەلەکەی خۆشەویستان. ئەگەر بەڵگەی ڕون و ئاشکرات پێ نەبێ لەگەڵ یەکی شاهەڵ نەکەی کێشت نییە. بەڵام ئەگەر هات و بەڵگەی ڕون و ئاشکرات پێ نەبوو ئەڵێ وەڵای کاکە بەڵگەم پێ نازانم چی حەقە. بەڵام ئەگەر بەڵگەت پێ بوو تۆ چۆن خۆت بە پێشەوای خەڵکی بزانی تەفرەقە لە ناو خەڵکا دروست بکەیت؟ وانییە بەڕێزان ناکرێ ئینسانی مسلمان ئەوەندە نەزان و نەفام بێت خۆی بەزانا بزانێ بەڵام نەزانی بەرچاوی بگرێ. بۆیە پەروەردگارە فەرمێ ئێوە وەکو ئەوانە مەبن کە بەڵگەی ڕون و ئاشکرایان بۆ هات لە دوای ئەوەش یەکتریان کوش تەفرەقەیان لە ناو یەکتریا دروست کرد ناوی ئەنواع ناویان لە خۆیان نا وەکو ئەم ڕۆژگاری کە ئەیبینن. وپێغەمبەری ئەکرەم عليه الصلاة والسلام ئەفەرمێ إن هذه الملة ستفترق على 73. ئەم ئومەتا بێتە 73 بەشەوە خۆشمان بێ و ترشمان بێ. 72 ئەڕوا بۆ دۆزەخ. 72 ئەبێ بملناتە دۆزەخەوە. ئیتر لەژێر هەر ناو لەژێر هەر ناو نیشانێکا بێت. وواحدة في الجنة وهي الجماعة. يك كوماليتي تبهشتوا أو جماعة مسلمانان كلا دوري عقيدة أهل سنة وجماعة كوبنوا ولا شوني كتير أفرمي بيغمر عليه الصلاة والسلام عليكم بالجماعة لقال كوي مسلمانا بخود جاء مكروا ناو خود بنا مسلمان إيه مكاتك بانجوازي خلشية كين بو إسلام همو خلق إسلامي بي قبوله همو خلق إسلامي بي قبوله بلا منو توي بي قبولنية بەڕاستی من و تۆ پێ قبوڵ نییە لەبەرەوەی سەر لە من و تۆ دەرناکە ئێمە لەگەڵ یەکتریا ناسازین. بۆیە ئەفەرمێ عليكم بالجماعة وإياكم والفرقة فإن الشيطان مع الواحد. شەیطان لەگەڵ هەر گروپێکا بێ کەسێ بۆ خۆی ناوی لێ نابێ وهو من الاثنين أبعد لە دووە و دوورە ومن أراد بحبوحة الجنة فليلزم الجماعة. هەر کەسێکیش ناو ڕاست و ناواخنی بەهەشتێوێ با لەگەڵ ئەو کەسانەیە بێ کە لە جەماعەتان و بەو قەولەی ابن مسعود کۆتایی پێێنم ئەفەرمێ الجماعة ما وافق الحق وإن كان وحدك. أفرمي جماعة طبعا إمامي لالكائي لشرح أصول اعتقاد أهل السنة والجماعة يناويتي أفرمي جماعة كوي مسلمانان لقل حقا بها وإن كان وحدك أجر حتى قطيناش بي باش نییە کەواتە ئینشاڵڵا لێرە ئەوەسین لەم دەرسە بۆی لەسەرتان درێژی نەکەمەوە داواکەم لە خوای پەروەردگار عاقیبەت خێرمان بکە دامەزراومان بکە سەرفرازی دنیا و داڕۆژمان بکە لە دینەکەی خۆی تێمان بگەێنێت نەمان خاتە وەزعێکەوە کە خۆشمان خۆمان نەناسین و دوو ڕۆژی تر خەسارەمەندی دنیا و قیامەت بین. أعاذني الله وإياكم من نومة الغافلين وحشرني وإياكم تحت لواء سيد المرسلين آمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.